هەموو شتێک لەسەر ئەم زەویەیە چۆن سەرەتایەکی هەیە کۆتاییەکیشی هەیە پێچانەکەشی ڕاستە واتە چۆن کۆتاییەکی هەیە دووبارە سەرەتایەکیش دەست پێ ئەکات و لە دوای ئەو کۆتاییە کە مناڵ بووین زۆرمان حەز لە یاری کراش بوو ناوی یاریەکە کراش بوو دڵنیام ئەوانەتان کە لە جیلی خۆمان بە دڵنیای ڕۆژ لە ڕۆژان هەر یاریتان کردووە جاران لە هەموو ماڵەکە پلەیستێشنێکە بوو ترێک دنیا یاری خۆشی تیا بوو یەکێک لەوانە یاری کراش بوو جا من ماوەی زۆر بیرمە کرد ئەم ماوەی بەتایبەتی زۆر حەزمە کرد پلە یەک و پلەی دوو بکڕمانێ تەنیا بۆی کە یەک جار ئەو یاری بکەمەوە براکەم لە کۆمپیوتەرەکە دەیبەزان بوو بەڵام زۆر ڤێرژنی تازە زۆر حەزم لێ نەبوو ڕاستی هەر حەزم لە ڤێرژنە کۆنەکەی بووە بیرمە کردەوە ئەمود ئەگەر بێت و یاری کراش هیچ مەرحەلەیەکی نەبووایە باشە لە مەرحەلەیەک نەچوویاتە سەر مەرحەلەیەکی تر تەسەوڕم ناکرد حەزم لە یاری کراش بووایە یعنی ئەگەر یاریەک بووایە بیوتایە ئەتوانی بێ کۆتا بێ سنوور یاریکەی بەبێ ئەوی کە دڵە لێ بڕوە یعنی دڵەکانی فری بێ حەزم لە یاریەکە نەبوو دڵنیام زۆر بەشتان وان دڵنیام هەموو شتان وانێک زۆر بەتان لە سەرەتایە کە یاریەکەکەی یەکەم جار سەرەتای یاریەکە حەزەکەی دڵە زۆر بێ ئەسڵەن تاو نەبێ وایان نا سێرەکی ماوەیە یاری ئەکەیت بێ سنوور ینی هەر ئەکەوێت و دووبارە یاریەکە تازە ئەبێتەوە هەر ئەکەوێت و تازە ئەبێتەوە لە خۆتەوە حەزت بۆ یاریەکە نامێنێ هەستێکی شتێک بوونا یان چێش لە یاریەکە نابینی بەگشتی کەواتە ئەوەی کەوای کرد من حەزم لە یاری کراش بێ بە مناڵی زۆر هۆکار هەبوون لەوەی کە شێوازی یاریەکە زۆر خۆش بوو لەوەی کە شتی جیاوازی تیا بوو تەنها لە یەک شوێن نەبوو واتە مەرحەلەیەک تەبڕی بۆ نمونە مەرحەلەیەک یاری بەستەڵەک بوو لە مەرحەلەیەکی ترا لە بیابان بوو یعنی شوێنەکان جیاواز بوو کەسی تازی تێ ئەهات ماشا لە ناو یاریەکەیە ینی مەرحەلە بە مەرحەلە قورستر ئەبوو هەستەکەی لە ڕۆژی پێشووتر باشتر بیت و ئەوە شێوای کرد کە من زیاتر لە مناڵی یا چێش لە یاریەکە ببینم ئەو بوو کە ئەو کاتی کە تازە پلەیستێشنمان کڕی بوو کاتی زۆر دەمەکە باسەکەم یەک پلەیستێشنمان کڕی بۆ هەمومان ینی بۆ خوشک و براکانم ئەمە وای کرد زۆر یاریەکە بە چێشتر بێت یعنی وەکو ئێستا نەبوو هەموو بۆ نمونە ئایپاتێکی هەیە موبایلێکی هەیە یعنی جاری وایە کە موبایلەکە گری بەدەستەوە یا کە ئایپاتێک و کۆمپیوتەرەکە گری بەدەستەوە چێژێکی وای نییە یا کەسی تەلەڤیزیۆن ئەکەی لە ژوورەکە تا چێژێکی وای نییە بۆ ینی سەرێکی هەموو شتێک لە کۆتاییە کە بێ سنوور بێ زۆر حەزە لەو شتە نامێنێت تێگەن ئێستا وەکوتم بابەتی یاریەکەی خۆمان کە بە مناڵی ئەمان کرد پلەیستێشنەکە هی هەمومان بوو هی خوشک و براکانم بوو هەمومان بێک و ئەمان کرد بۆ نمونە لە کاتێکا براکەم یاری پێکرێت لە کاتێکا بۆ نمونە خۆم لە کاتێکا خوشکەکەم ئەمە بۆ شێوازە وایە کرد کە هەر کاتێ بەهاتاتە سەری خۆم زۆر چێژم یاریەکە ئەبینێ چونکە ئەمزانی تا کۆتایی من ئەم شتە ناکەم یعنی یاریەکەم لە ڕۆژە سنووردارە ئەم توانین تەنها لەو مدەیە کە بۆم دیاریکراوە یاریەکە بکەم و لە پاشەوە خەریکی بابەتێکی تر بم خەریک یاریەکی تر بم بۆ شێوازە بوو زۆر چێژی هەبوو ژیان ئەو کاتە نەک ژیانەها هەموو شتێک نازانم یاریەکانیش حتا بۆیە ئەڵێم بەڕاستی هەتا شتێک زۆر بێ قەدری نازانین بەس کە شتێک وتیان ئەمەیان کەمە تەنها مدەیەکی دیاریکرا ئەو شتە هیتۆیە زۆر قەدری ئەزانین جا بۆ ڕۆژەکانی ژۆمان لێ هاتۆ خۆمان ئەو نیە هەموو ڕۆژێکمان ئەدرێتێ بە دیاری ڕۆژێکمان ئەدرێتێ چێژ لەو ڕۆژە نابین یعنی وەمان لێ هاتۆ ناتوانین بە خەیاڵیش بلەوەکەینەوە ڕۆژێکی ترمان نەدرێتێ ئەنێ وەکو مڵکێکی خۆمان سێری ئەکەین وازانی هەرە بێ هەمان بێ ئەو شتە بەڵام کە زانیمان یاریەکان سنووردارە یعنی بۆ نمونە دایکێک بە مناڵەکەی ئەڵێ ئەمڕۆ تەنها بۆ هەیە کاتژمێر یاریکەی بە بەڵێن پلەیستێشنەکە و بە کۆمپیوتەرەکە و لە پاشەوە ئەی بە براکەت یا ئەی بە خوشکەکە و زۆر قەدری ئەو شتە ئەزانێت یعنی لەو سەعاتەیە هەموو ئەو شتە گرنگا ناکات کە حەزەکە بیکات کەواتە ئەگەر دایکەکە وتی ڕۆڵێکیان تۆ تەنها سەعاتێکە هەیە نیم سەعاتێ هەیە چێژی لێ ئەبینێ بە هەمان شێوە خۆشمان کە زانیمان تەمەنمان سنووردارە کاتەکانمان سنووردارە لەوانەیە من ئەمڕۆ بمرم بەیانێ بمرم زۆر قەدری ئەو ڕۆژە ئەگرم زۆر باسی ڕۆژەکان ناکەم چونکە لە ڤیدیۆکی ترا باسم کردو هیوادارم هەمووتان سەیریکەن ئەو ڤیدیۆ دڵنیام سەیریکەن بەدڵ ژیانتان ئەگۆڕێت سەروانینتان بۆ بینینی ڕۆژەکان ئەگۆڕێت بۆ لێرە باز لەو ناکەم بەڵام تەنها باز لەوە ئەکەم کە ئەگەر بەڕاستی شتێک نەبێت کە هانەبە بۆ ژیانکردن بۆ بەرەو پێشچوون هیچ قەدری ئەو شتە نیە یعنی وەکوا بێ هەموو ڕۆژ یاریەکە بکەیت بێت دڵێ بەنێ هەموو ڕۆژە بڵێن دڵەکانی تۆ بۆ ئەمڕۆ سنووردارە بۆ یاریەکە حەزە لێ نیە لە یاریەکە حەزەکەی چوار دڵێ هەبێ بەڵام لەو چوار دڵەیە هەموو دڵێکێ بە تەرکیزە و یاریەکە بکەیت بۆی کە نەکەی بە حەزەر و یاریکی نەک بەنا ئاگای یاریکەی بڵێ چەکە یاریەکە بە سنوورە باقی چەکە بکەوم خۆ دووبارەی ئەتوان یاریەکە بکەمەوە چە ناخۆشەوە کاتە با بۆ ژیانیشمان سەیریکەین بە هەمان شێوە بۆی باسی ئەوم کرد ئێمە 6 مانگمان تێپەڕان لە 2026 تەنها 6 مانگی ترمان ماوە یعنی ئەگەر ئێمە ژیان وەکو کراش سێرکەین وەکو یاری کراش سێرکەین کە زۆر لەوە بنەرختیشە بەڵام تەنها بووی کە تێبگەن زۆر چێژی ئەبێت ئێمە لە ساڵەکەیە باڵێن 4 چیمان هەیە 4 وەرزمان هەیە لەم 4 وەرزەیە ینی هەر وەرزێکمان 3 مانگە
ئێمە دوو وەرزمان تێپەڕان تەنها دوو وەرزمان ماوە یعنی بیرەکە ماڵم کێڕا ئەو دوو وەرزەمان تێپەڕان مرۆڤ زۆر خۆشە هەمیشە هەوەستەیە بکە لەسەر بەفیڕۆدانی کاتەکانی بڵێ ئەم 6 مانگی کە ڕۆی من چیم کرد لە ژیان بەڕاستی یعنی هەر مۆبایلم کرد هەر سەعیم کرد هەر زەمم کرد هەم کۆمەڵی بابەتم کرد خۆی گەورە خۆم ڕەنجان ئەی دوایی وەستانێکی نیە ئەم شتە بۆیە ئەڵێم سەرەتایەکمان هەبوو مانگی 6 بە کۆتاییەکی دابنێ کە ڕۆی ینی ئێستا ئەمڕۆ کە ڤیدیۆکەتان بۆ کە مانگی 7 مانگی 6 بلۆکی کەی خەرە سەر وا حساب بکە ئەو دوو وەرزە ڕۆی تەواو بلۆکی کەی خەرە سەر و نەخەفەتی بۆ بخۆنە هیچ شتێک خەفەتەکە بۆ گەشەپێدانی خۆت بێ نەک بۆ ئەو بێکە بتوەستێنی لە ژیان بڵێ بۆ وام کێ خۆزگە ئەوم نەکردایە خۆزگە ئەمەم کردایە تاو ژیان بە خۆزگەکردن ناڕوا بڕێوە وازی لێ بێنە بەڵام بۆی باسی دیسان چوار وەرزەکەم کرد و باسی چواردڵەکەی کراشم کرد یاری کراش جا هەر دڵێک لە یاری کراشە زۆر بە خۆشەویستی و یاریەکە ئەکەی زۆر بە حەزار و یاریەکە ئەکەی بۆی کە نەدۆڕی 2026 وا حساب کرد 4 دڵە هەبووە باشە 4 دڵە هەبووە دڵێکیان وەرزی زستانە لە سەرەتای ساڵە دوایەوە بەهارە ئەم دوو وەرزەمان ڕۆی ئەم دوو دڵەمان ڕۆی چەند دڵمان ماوە دوو دڵ هاوین و پاییز هاوین و پاییزمان ماوە کەواتە ئەم دوو دڵی کە ماوەمانە بزانین ئا بە حەزەر و یاریەکە ئەکەین بە حەزەر و ژیانەکەین بە حەزەر و ئەژین چێژ لە ژیانە بینین بە حەزەر و ئامانجەکانماندا ئەنین 6 مانگی تەمەنم ڕۆی ئۆکەی ئەم 6 مانگی تر کە ماوە کە ناڵەمە تەنها ئەم 6 مانگە ماوە لە ژیان ئەتەوێت چۆن بژی چی بکەیت خەریکی چی بی ئامانجەکە چی بێ من لە ڤیدیۆ پێتان ناڵم ئامانجەکە بە ئەمە بێ ڕەنگە لە ڤیدیۆکی ترا پێتان بڵێم ئەگەر ئینشاڵڵا خۆی گەورە یارمەتیم بات و کاتێ بدۆزمەوانە بەڵام تەنها پێم خۆش بوو ببێتە خۆشیاکردنەوەیەکتان ببێتە بەخەبەربوونەوەیەکتان لەوەی کە تۆ دوو دڵە نەماوە تەنها دوو دڵی ترە ماوە ئۆکێ توانیت چاو لەسەر نەبوونەکە نەبێ نەڵێ دوو دڵم ڕۆشت بڵێ هێشتا من دوو دڵم ماوە بەڵام هەر دیسان دابنیشیت بە هەمان جاری پێشووتر یاری بکەیت دوو دڵەکەش تەڕوات و ئەڵێ ئەو چیم کرد هیچ چێژێکی نابێت لە ژیانە هیچ شتێک ئەهمیەتێکی نابێت لە ژیانتە کەواتە لە سەرەتای ڤیدیۆکە شاوتم بۆیە حەزم یاری کراش بووە شتەکانی ئەگۆڕا ینی یاریەکە ئەگۆڕا قورستر ئەبوو شتی تازەی بۆ ئەهات وەرزەکانە گۆڕا شوێنەکانە گۆڕا زۆر شتی تریش ئەگەر تۆ ژیانت تەنها ڕۆتینێکی وشکە مەڵێ بۆچی ژیانم ناخۆشە وڵا هەر ناخۆشە بێ ینی تۆ هەر ڕۆتینێک بێت لە چوارچەی ئەو ڕۆتینە بسڕۆیتەوانێ ژیانە ناخۆشە بێت بەڵام وەرە جاجار ڕۆتینەکە شتێکی لێ زیاکە شتێکی لێکەم بکە ئەگەر شتێکی حتا بچووکیش بێ بۆ ڕۆژەکەتی زیاد بکە بزانە چۆن چێژ لە ژیانە بینی هەموو ڕۆژێ بە دەوری بازنێکە بسڕۆیتەوە سەری گەشە خواتەوە حەزی لێ نامێنێ ئەڵێ ئەمە چییە ئەم شتە بێمانایە بەڵام وەرە شوێنەکان بگۆڕا شتەکان بگۆڕا ئاڵوگۆڕێکە بە شتەکان بە شوێنەکان سەرێکی ژیانە دیتێکت چۆ لێ ڕوانەی بۆ چێژ لە هەموو ئەو شتانە ببینێت کە ئێستا تاییت ئەگەر حتا ژیانیشە ناخۆش بێ ڕۆژێ لە ڕۆژان بینی ئەو شتاناکی کە ئێستا تاییت و گلێولی هەیە لە شتەکان لە کارەکان لە کەسەکان چکە هیچ شتێک و خۆی نامێنێتەوانێ دووبارە هەموو کۆ سەرەتا کۆتاییەکی هەیە هەموو کۆتاییەک سەرەتایەکی هەیە هەموو سەرەتایەک و شەوازی لێیە تا کۆتایی دنیا وەکوتم هیچ شتێک و خۆی نامێنێتەوانێ کەواتە ئەگەر ئامانجێکی ڕۆنی نییە بۆ ئەم 6 مانگی تر هەمان نوسخەی پێشووتر ئەبیت 6 مانگی پێشووتر بۆی با مرۆڤێکی دەرەندروست بژین بزانین چی ئەڵێن چی ئەکەین چۆن پلاندا ئەنین ئەچین بۆ کوێ هاوڕێکانمان کێیە چی فێر ئەبین چ کتێبە بخوێنینەوە ئامانجم چی بێت پلانم چی بێ چۆن پلان بنووسم چۆن فێر بم کۆمەڵە بابەتی تریش بام 6 مانگی تری 2026 مان بێ ئەم شتانە نەڕوات ئەمانە چین ئەمەیان بێگومان هەمووتان بینوتانە دەفتەری پلانەری منە دوو دەفتەرم لەمانە هەیە هەم مانگانە و ساڵانە و هەفتانەکەم لەمایە هەم ڕۆژانەکەم لە دانێکی ترا هەر لەم دەفتەرە جابەتەما بم پلانی مانگی حەوت بنووسم هێشتا نەمنووسیوە ڕاستی هاچیم کردووە وەک ئەوەی کە ئەمانە هەمووی 6 مانگی پێشووترا وەک ئەوەی کە هیچ شتێکم نەکردبێت ئەم لاپەڕێم دانانووسمە 2026 هەرچێکێک کردو بە باش و بە خراپ و با بڕوە ئەی لەمو دوا چی ئەکەیت لەمو دوا چ لاپەڕێکی تازە هەڵەیەتەوە لە ژیانتا ئامانجەکانی لەمو دوا چۆن ئەبێت چۆن شانازی بەخۆتەوە ئەکەیت هەموو ئامانجەکانی ساح لێبێت چەند هەستێکی خۆشە هەمووی نا ئۆکێ بە هەمووی نەبێت دە ئامانجدانێت با 5-6 سەحی لێبێت چەند هەستێکی خۆش دەیاتێت ئەم دەفتەرش 20 جار باسم کرد هەم دەفتەرەکەمان لە پەراوگی مۆم هەیە ئەتوان داوایکەن هەم وێنەکانیش ئەتوانی وێنەکانمان بۆ بنێر و چاپی بکەن و تر ئەو وێنانی کە خۆتان ئەسانە لە ئایندا ببن بەچی بۆی کە هەموو ڕۆژێ ئەم دەفتەرەکەن هیچ کاتێ سادەم لە خەونەکانتان ئەم دوانە چییە ئەمان حەزەکەم لە ڤیدیۆکی ترا باس بکەم بە تایبەتی بەڵام با لەم ڤیدیۆشا بە خێرایی بێڵم
هیچ کاتێکتان بەم کاتژمێرە بەڕێ مەکەن کارێکەکەی هەتا کاتێکی دیاری نەکەی بڵێ بە ساعاتێک ئەو کارە ئەەکەم بە نیو ساعت بە 5 دقه ئەگەر کارێکی گرنگ بێ تکای بێ دیاریکردنی کات مەیکە چکا با دیسان یاری کڕاشەکەش بە نمونە بێنینەوانێ ئەگەر شتەکە دیاری نەکرایە لە مەرحلەیەک نەچیت بۆ مەرحلەیەکی تر یعنی لە کاتێکەوە نەچیت بۆ کاتێکی تر هەر مەرحلەیەک ڕەنگە بە 5 دقه بیبڕی ڕەنگە بە 10 دقه بیبڕی ڕەنگە کەمتریش ئەگەر کات نەبێ هەر بێسنوور بێ حەزە لە یاریەکە نییە حەزەکی شتەکەی تەواو بێ حەزەکەی کاتێکی دیاری کراو بێ بۆ یەک تۆشکاڵی تااقەتی ئامانجەکانم نییە بە 2 ساعت و 3 ساعت دانیشی بە دیار ئاماجێتەوە کە ئەتوانی لە ماوەی 10 دقەیە ڕۆژانە بەدی بێنی بەڵام تۆ نایکی بەڵام کە ئەم کاتژمێرەت لابێ بۆ من تەنهاڵم ئەمیان تەنها بە پۆلی 12 ئەم کاتژمێرە حەزمەکەەوە کەسانی کەلامان ئەکڕن لە سایانەوە 5 خوندکار نەبوونایە بۆی کە قەدری کاتەکان ئەمزانیا بەڕاستی پاشان ئەمە چێمە مستوری زیکرا هەمووتان هەتانە بۆچی ئەمەتان پیشانەیەم ئایەتێکمان هەیە لە قورئانی پیرۆزە ئەفەرموێت فقلت استغفروا ربكم إنه كان غفارا يرسل السماء عليكم مدرارا ويمددكم بأموال وبنين ويجعل لكم جنات ويجعل لكم أنهارا کودەکەشیتان بۆ ئەنووسم واتە داوای لە خۆشببوون لە پەروەردگارتان بکەن چونکە ئەو زۆر لێ خۆش بووە بەرانێکی زۆر بەلێزما بۆتان ئابارێنێت و بۆتان ئەنێرێت پاشان بە ماڵ و بە مناڵ پشتیوانیتان ئەکات یعنی بۆتان زیع ئەکات و با خوبستانتان بۆ ئەڕەخسێنێت و ڕووبارتان بۆ دروستەکات لەم ئاەتە پیرۆزی کە باسم کرد ئەومان فێرەکات کە بەڕاستی زیکری خوای گەورە هەر جۆرە زیکری بێت کە لە خوای گەورە نزیک کاتەوە زیکرمان زۆر زۆرە بە تایبەتی ئەستەغفیر الله باشە داوای لە خۆشبوون ژیانە 180 دەرەجە ئەگۆڕێ ئەگەر ئەڵێ مام بستا من لە ژیانێکی زۆر زۆر ناخۆشە نازانم چۆن لێ دەرچم ون بووم لە ژیانە نازانم چی ئەەکەم نازانم ئامانجم چێبێت ئەڵێم زیکری خوای گەورە بکە ئەستەغفیر الله ڕۆژی 1000 دانە بکە 10,000 کە بە پێی توانە چەندێک ئەتوانی هەر زیکرێکی تریش بێت تەحەدا ئەەکەم هەر کەسێک ئەمانی کەوتم بیکات باشە بە تەحەدا ئێڵم بەڵام لە دڵەوە زیکرەکە بکەیت وڵڵاهی ژیانە ئەگۆڕێت ژیان و زۆر زۆر دڵخۆشتر ئەبێت ئەبیتە کەسێکی زۆر زۆر ئارام ئەبیتە کەسێکی ژیر ئەبیتە کەسێکی دانا ئەبیتە کەسێک کە بەخێرایی بڕیا لەسەر هەموو شتێک نین ئەبیتە کەسێک کە لە ئامانجەکە و سات بیتەوە خێرا دەست پێ ئەکەیتەوانێ ئەبیتە کەسێک کە تااقەتی زەمکردنی ئەموو ئەو نامێنێ تااقەتی قسەی لابەلاو کۆمەڵە بابەتی تری نامێنێ تااقەتی کۆمەڵە کەسی بێهودەت نامێنێ شوێن ئەو کەسانە ئەکەوی کە وەکو خۆتن شوێنە و ئامانجانە ئەکەوی کە ئەزانی ئیسفادی لە ئەکی لە ئایندە و لە ئێستاشە زۆر حەزەکەم باسی لەم بابەتە بکەم بەڵام ڤیدیۆکە زۆر درێژە بێتەوە حەزەکەم ئەویان بە تایبەتی بۆ ڤیدیۆکی تریان هەڵبکەم بەڵام وتم ناکات ڤیدیۆکە نەکەم یان بەم زوانە داینێنێم ئەوانەتان کە ئەسەر بەدیار ئەم ڤیدیۆ دانیشتون تااقەتیشتانی حتا هەڵسنە سەر پێ لە حەوت سوورەتی فاتیحە دەست پێ بکە پاشان لە کۆمەڵە زیکرە دەست پێ بکە لە لا حول ولا قوة الا بالله دەست پێ بکە لە ئەستەغفیر الله دەست پێ بکە سێرکی دوای 5 دقیقە میزاج تەگۆڕێ شەحن ئەبێتەوانێ جا ئێستش هیوادارم بچم بەلای ئەمانجەکانتانەوە ئەمانجی و پلانی مانگی حەوت دابنێن بە هیچ وێستاد مەبنەوە مەڵە نێوەی ساڵەکەم ڕۆژتو تازە 2027 دەست پێ یەکەم کەسمان نەمانەزانین 2026 سەرەتای 2026 دنیا چی شتێکی لەبەر سەریەوە بوو کە شەڕی ئێران و ئیسرائیل ڕوویە چەند ڕۆژێک کارەبامان نەبوو یعنی بارودۆخێکی ناخۆش بوو بە کورتی هەمیشە لە ترسا بووین جا بوو یەڵم هیچ کاتی هیچ شتێک کە ئەبێ لە ئەمڕۆ بیکەیت دوای مەخە بۆ سپەی نازانین تۆ بەیانی چی ڕوئەیە ئەوەی کە ئەمڕۆ لەسەر تۆ پێویستە ئەو جێبەجێ بکە اینجا لە کۆتایی شاگەرتانی و ڕاوێژی تایبەتی وەربگرن لامان چ بە تەلەفۆن بێت چ بە ڕوبەڕوو ئەتوان پێنجمان پێ بکەن لە تەلەگرامەوە و کاتێکی دیاریکراو حیجز بکەن یانیش ئەگەرتانەیە بەشداری لە کورسی بەرزکردنی یادگە و توانایی لەبەرکردن بکەن بە هەمان شێوە ئەتوانین نامەمان بۆ بنێرمەوە تەلەگرام و ناوەڕێکی کورسەکەتان بۆ ئەنێرینەوە ئەگەر ویستان و حەزتان کرد ئەتوان بەشداری بکەن لە کۆتایی شە بەدەستکەوتنی سەرجەم بابەتەکانی سەر مێزی خوێندن ئەو بابەتانیشی کە باسمان کرد پلانەرەکان و بابەتی پەراگرو بابەتی مێز و کورسی ئەتوانن جۆنی گروپەکەمان بە لە تەلەگرام بە ناوی کاندڵ ستیشنەری لەوەی سەرجەم کاڵەکانی تیادانراون با شێوە بە نرخەوە گەیاندنمان هەیە بۆ سەرجەم شار و شارۆچکەکانی کوردستان و ئێستا شاتینە کۆتایی ڤیدیۆکەمان هەتا ڤیدیۆی ئایندە بەخۆی گەورەتان ئەسپەرم خاتان لەگەڵ بێت